میوانداری بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانیمان کردو بەڕێزیان پسپۆڕی ئاسایشی وزان. دکتۆر سڵاو لە بێدەم کاتت باش. دکتۆر هەرگیز چاوەڕێتە کرد لەم کاتەیە ئیمارات بڕیارێکی لەو شێوەیە بدات و لێکەوتەکانی چییە بێت؟ سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیسار و بینێرانی عزیز و بۆ بەڕێستان هاژەخان. بەتەکید ئەم بڕیارەی وڵاتی ئیمارات بە کشانەوە لە هەردووچیان ڕێکخراوی ئۆپیک وە هاوپەیمانی ئۆپیک پلاس چاوەڕێنکران نەکرابوو تەوقع نەدەکرا، بەڵام وەک لە بەیان نامەی فەرمی وڵاتی ئیمارات ئەوە ئاماژەیە کرد کە ئەم بڕیارەکی سیادیە سەروەریە مەبەستی ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی وڵاتەکەیانە و وڵاتیان هەردەم پابەند دەبن بە ڕەچاوکردنی سەقامگیری بازارەکانی وزە و هەروە بۆ دابینکردنی وزە بۆ هەموو وڵاتانی کە هاوردەکاری ئەم نەوت و پترۆکیمیکەڵ و گازی سروشتیشن. بەڵام وەک خۆتان دەزان لە دوای دواخستنی گەروی هرمز لە سەرەتای مانجی ئاداری ڕابردوو نزیکەی 20 میلیۆن بەرمیل ڕۆژانە بڕا لە بازارەکانی جیهان کە دەکاتە نزیکەی 120 بەرهەمەکەی نەوتی جیهان وەخت خواست لەسەر نەوتی جیهان جگە لە 125 گازی سروشتی. بۆیە لەم کاتەدا هەرچی بڕیارێک بە کشانەوە یاخود کەمکردن و یاخود زیادکردنی بەرهەم لەلایەن وڵاتانی کەندا و کاریگەرێکی زۆر نابی، چونکە فاکتەری سەرەکی ئێستا دوو فاکتەر وەک لە راپۆرتەکەتان باسکرا، یەکەمیان داخستنی گەروی هرمز بە تەواوی لەلایەن ئێرانەوە پاسدارانی ئێرانەوە وەرەوە ئەم گاماروەی لەلایەن وڵاتی ئەمریکەوە سەپێنراو لەسەر سەردەم بەندەرەکانی ئیران لە کەنداوی عومانەوە و دەڕواتە تا بەحری هندی و تا دوایێ. بۆیە ئەم دوو فاکتەرە چونکە هەردوو بەردەوامیشن ئەمان کاریگەری سەرەکییان هەیە لەسەر بازارەکانی وزە وا دیارە لەم نزیکانەوە ناکرێتەوە. بۆیە کەمبوونی 20 میلیۆن بەرمیل ڕۆژانە ئەم کاری کردوێتی بۆیە کە بەرهەمی خۆی زیاد بکات و پەرەپێدانی استراتیژێتی وزەی خۆیەتی. ئایا ئەمە ڕاستە یان هۆکاری سیاسی لە پشتەوەیە؟ خۆی ڕاستە لە حالەتێکی ئەتیادی هەبی، حالەتی ئەم گەمارۆکەی ینی گەروی هرمزدا نەخرابی گەمارو نەبی لەسەر هەناردەکردن و جوولەی بازرگانی لە کەنداو، چونکە خۆی ئیمارات نزیکەی 3 میلیۆن بەرمیل هەناردە دەکاتن، بەڵام لە دوای داخستنی ئەم گەروی هرمزە 3 میلیۆنەکە لە دەستدا تەنها توانای هەیە 1,500,000 بەرمیل بەڕێگای بۆریەک کە دەستەوە ئیمارەتی فوجێرە لەسەر کەندای عومان هەناردە بکە، واتە ئەگەر ناتوانێت زیاتریش بکاتن چونکە توانای تاقەی ئەم هەیە لە بۆریە تەنها ئەوەندەیە. بەڵام ئەگەر لە کاتەکە زروفەکە ئەتیادی بوو ئەو کاتەی توانای هەیە لە 3 میلیۆن بەرمیلی زیاتریش بەرهەمە و پابەند نەبی بە بڕیارەکانی هاوپەیمانی. بەڵام دکتۆر دوێنێ لە ڕاگەندراوەکەی ئیماراتە هاتبوو کە ئەڵێ ئێمە بەرهەمهێنان و هەناردەکردنیش زیاکەین، واتە بڕیاری کشانەوەی لە ئۆپێک بۆ ئەوەیە کە بەرهەمی زیابکە هەناردەی زیابکە. ئایا ئەمە یەکەگرێتەوە لەگەڵ ئەو دۆخەیە؟ بەڵێ ئەم پلانە و ئەم بڕیارە لۆ دوای گەڕانەوەی دۆخی ئاساییە لە ناوچەکەی ئەو کاتەی هەموو وڵاتان دەگەڕنەوە ئەم ئاستی بەرهەمێنانی ئەتیادی خۆیان و ئەوانەی کە ئەندام لە ئۆپیک پلس ئەبێ پابند بن بە ئەم کەمکردنەوەی واتە تەخفیضاتی تەوعی کە سەپێنراوە لە 2 ساڵ پێش ئێستا بەبڕی 2 میلیۆن بەرمیل ڕۆژانە، بەڵام بەرەبەرە کەم دەکراوە. لە دوای گەڕانەوەی دۆخی ئاعتیادی ناوچەکان ئەو کاتی ئیماراتانی سوود وەرگی لەو بڕیارەی دەتوانانی 3 میلیۆن و زیاتریش بەرهەم بێنی. باشە دکتۆر، ئەو بڕیارەی ئیمارات کاریگەریە بێ لەسەر هەژمونی ئۆپێک؟ بەتەکید ئەگە بزانین ئێمە خۆی ئۆپیک نزیکەی 28 تا 29 میلیۆن بەرمیل ڕۆژانە ئینتاژ دەکا. ئۆپیک پلس وەک هاوپەیمانی نزیکەی 43 میلیۆن بەرمیل ڕۆژانە ئینتاژ دەکا. پشتی ئیمارات لە ئۆپیک پلس نزیکەی 106ە، بۆیە کاریگەرێکی گەورەی نابیتن لە بازارەکان لە کاتێکدا کە بازارەکان کورتێنانێکی گەورەیان بینیوە لە دابینکردنی نەوت ئەوەی کە باسمان کرد 20 میلیۆن بەرمیل. بۆیە کشانەوە و هەر ئیمارات لەو کاتەدا کاریگەری نابی، بەڵام ئەگەر لە زروفەکی ئەتیادی باە ڕەنگە کاردانەوەی زیاتر
و ڕاستەوخۆ دەبوو لەسەر بازارەکان جیان ئێمە لە ڕاپۆرتەکەتان باسی واکرا کەنەوت بە پێچەوانە نرخەکان بەرز بوو دوێنە $111 بوو ئەم ڕێگەیشتە نزیکەی 104 واتە بەرزبوونەوەی لە خۆی بینی لە جیاتیەوەی کە تەوقع دەکرا کەم بێتەوە. بەڵام ئەکرێت ئەگەر دوای ئەم دۆخە یاخود با بڵێن دۆخەکە ئاسایی بووە لێکەوتەکانی دەرکەوە بۆیە ئەو کاتە دکتۆر پێ دوایە هیچ وڵاتێکی دیکە چاو لە ئیمارات بکات و بێتە دەرەوە لە ئەو ڕێکخراوە؟ خۆی بەهێزی ئەم ڕێکخراوە ئەوە نییە بەرهەمەکەی چکە بەرهەمی ڕێکخراوی ئۆپک تەنها سەتاسی بەرهەمی نێودەوڵەتیە ئۆپیک پلەسیش تەنها 140 بەڵام 160 بەرهەمەکەی لە دەرەوەی ئەم هەوپەیمانیە بەڵام ئەوانە چونکە بە وەک یەک کوت لە کار دەکەن و بڕیارەکانیان هەموو هاوشێوەنە و دەگۆڕێن لەگەل بارودۆخی بازارەکانی وزا بۆیە و یەدەگەکی گەورەیان هەیە بەنسبەت جیهانەوە یەدەجی وڵاتانی ئەندام لە ئۆپیک پتر لە 180 نەوتی جیهانە بۆیە خاڵەکانی هێزی ئۆپیک و ئۆپیک پلس نەک تەنها لە بەرهەمەکەیە بەڵکو لە هەبوونی ئەم ڕێکخراوە ئەو هەوپەیمانیە و هەرەوە لە یەدەگە بەرزەکەی مەزنەکەی ئەم وڵاتانە لە بواری نەوتەوە. دکتۆر کاتێک کە ئیمارات ئەکشێتەوە ئاستی بەرهەمهێنانی ئۆپێکیش کەمەکات پێ دوایە وڵاتانی دیکە عێراق و سعودیە ئەتوانن ئەو بڕا پڕ بکەنەوە یاخود ئەما بێتە هاندانێک یان سوودێک بۆ وڵاتانی دیکە بە تایبەت عێراق کە ئاستی بەرهەمهێنانی زیاد بکات؟ خۆی ئەگەر ئەمە حسابی بکەین ئەم بڕێکە کەم کرایتەوە لە پشکی ئیمارات نزیکەی 200-300 هزار بەرمیلە بۆیە ئەگەر زیادیش کرێت لە ئەندا لەو پشکەی کە خۆی هەیەی کاریگەرێکی زۆر نابیتن لە بازارەکان چونکە بە واقع حال زۆربەی وڵاتانی بەرهەمێرەی نەوت گەیشتنە دوا توانایان واتە ماکسیمەم توانایان داخی توانان نییە بەرهەمەکەی خۆیان زیادکەنەوە زۆر وڵاتانی ئەندامانی ئۆپیک پلس لە پشکی خۆشیان کەمتر بەرهەمیان دەهێنا چونکە چێلگەکانیان گەیشتە دوا تەمەرەکانی خۆیان و ڕەنگە لە ماوەی کەمتر لە 100 ساڵ زۆربەی چێلگەکانی بەرهەمێنەی نەوت سەر ئاستی جیهانەوە وشک دەبنەوە ئەو کاتەی جیهان دەبێ بیر کاتەوە لە سەرچاوە چتر وزا بۆ یەکەم بژاردەش گازی سروشتیە. بەڵێ باشە دکتۆر کشانەوەی ئیمارات چ کاریگەریەک دروستەکە لەسەر ئەو دۆخەی ئێستا ئایا پێ دوایە بەرەو باشتر ئەڕواایە خودنا بە تایبەت لەم شەڕی کە ئێستا هەیە ئایا ئاسایشی وزەی جیهان بەرەو کوێ ئەبات؟ لەو کاتەدا بە تایبەت چونکە زۆربەی وڵاتانی کەندا و ناتوانن زۆربەی ئینتاجەکەی خۆیان بینە بازار یاخود هەناردە بکەن تەنانەت چەند وڵاتێک نەبی بۆ نمونە سعودیە کە 9 ملیۆن بەرمیل ئینتاج دەکرد ئێستا هێڵەکی بەدیلی هەیە بۆ گواستنەوەی نەوت لە دەریای سوورە و کە توانە هەیە ڕۆژانە 7 ملیۆن بەرمیل بگواستەوە بۆیە کاردانەوەی داخستنی هەرمز لەسەر سعودیە زۆر کەمە لەسەر ئیمارات تا 150 دەوری هەیە چونکە ئەویش ڕێگەیشتر هەیە بۆ هەنارێکنوت بەڵام وڵاتانی زەرمەندی گەورە وەک عێراقە کوێتە قەتەرە ئەوانە هیچ بژاردەیەشتریان نییە بۆیە ئەوانە بەو بڕێکە کەم کرایتەوە لە پشکی هەموو وڵاتانە وا دەکاتن کشانەوەی ئیمارات لەو کاتەدا هیچ کاریگەری نەبیتن بەڵام لە کاتێکی اعتیادی ڕەنگە تا ڕادەیەکی سنووردار کاریگەر هەبی ئەمیش طبعاً بەرەچاوکردنی دۆخی خواست لەسەر وزە لەسەر ئاسی جیهان چۆن دەبی ئەگەر خواستەکە زیاتر بیتن ئەو کاتێک کشانەوەی ئیمارات ڕۆڵەکی گەورەی نابیتن. بەڵێ باشە بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆری ئاسایشی وزە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ بەڕێستانیش.